بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پشتیوان بەخوای پەروەردگار دەست دەکەین بە شەرحکردنی ئەو کتابە شەرح معانی الصلاة. شەرح المعانی الصلاة لەوانەیە باز بکرێت کە زۆر کتابمان لەسەر ئەو بابەتەی هەیە، بەڵام لە ڕاستیدا کتابی تایبەت لەو بابەتەوە نووسرابیتن ژمارەیان کەمە، بەڵکو زۆرترین کتاب لەسەر سیفە نووسرا، سیفەی سەڵات نووسرا، واتە شێوازی کردنەکەی، ئایا چۆن ڕکوع ببەم، چۆن سوزدە ببەم، ئەو شێوازانە سیفەت و سەڵات لەوانەیە کتابی زۆری لەسەر هەبیتن. بەڵام معانی سەڵات یعنی معنای ئەوەی کە ئەتوو ڕکوعی دەبەی، یعنی کە ڕکوع دەبەی لەبەر چ سوبحانە ڕەبی العەظیم دەخینی، لۆ سوبحانە ڕەبی الأعلا ناخینی، لەبەر چی لە ڕکوعی نارێ سەمیع الله لمن حەمیدا، لەبەر چی لە ڕکوعی قورئانی تێدا ناخینی. یعنی حکمەتی ئەوەی چییە کە سوزدەی دەبەی لەبەر چ لە سوزدەی دەڵێ سوبحانە ڕەبی الأعلا، ئەوان تکە ناخینی زیکرەکان تکە شتەشکە ناڵێ. تەمەشا ینی معنای کردەوەکانی ناو نوێژێ کەواتە والله ئەعلەم ئەو کتابەی کە نووسرابی لە مانای کردەوەکانی نوێژێ ژمارەیان کەمە. یەکێک لە کتابە باشەکان کتابەکەی شێخ ماهر الفەحلە کە ئەو پیاوە بەڕێزە مؤلفاتی زۆر زۆرە، زانایەکی مەشهورە، ئەو پیاوە بەڕێزە ئێستاش لە ژیاندا ماوە، مؤلفاتەکانی قەیمن، زانایان بەڕاستی ئەو پیاوە بەڕێزە دان بۆی دادنێن کە علمێکی چاچی لەکنە لە زانانی سەردەم. ئیدی کتابەکەی ئەو باس لە ماناکانی نوێژ دەکات، لە مێژیش ئەو کتابەی نووسیوە بە زیاد و کەمیەوە، دواتر کە طبع کرایە و بڵاو کرایتەوە. لە مقدمەی لاپەڕە پێنج بسم الله الرحمن الرحیم لە پاش سەڵات و سەلام حەمدی خوای پەروەردگار دێتە ئەوەی کە دەفەرمێ فإني أحمد الله سبحانه وتعالى أن مكنني من انتهاء من هذا الكتاب شرح معاني الصلاة على خير وعافية. سپاس خوای پەروەردگار دەکە کە توانیویەتی ئەو کتابەی کۆتایی پێبینی لەسەرەوەی کە تەندروستیەکی باششی هەبووە. اینجا لێرە کە معانی سەڵات باز دەکاتن، یعنی لە سەرەتای دەست پێکردنی الله ئەکبەرەوە هەتا وەکو کۆتایی و سەلامدانەوەی هەمووی یەک یەک ڕادەوەستی لەسەری و لەبەر چ ئەو شتە دەگۆترێتن و ئەو شتە لەبەر چ لەوێن دەردانراوە ماناکانی ڕوون دەکاتەوە کە زۆر زۆر گرینگە. ئینسانی موسڵمان بەڕاستی ئەو بابەتە بخوێنیتەوە و تێی بگاتن و لە ناو نوێژەکەشدا کاری پێ بکاتن بۆ ئەوەی زیاتر ڕۆ بچیتن، چونکە قورئان دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، نوێژکردن دوورت دێختەوە لە کردەوەی خراپ. یعنی ئەتوو بزانە لەبەر چ دوور ناکەوێەوە لە کردەوەی خراپ، دڵنیا بە معنای نوێژەکەی نازانی، چکە ئەگەر لە مانای نوێژەکەی تێگەیشتی دڵنیا بە بێگومان ئەو نوێژە وات لێ دەکاتن و دەستت دەگری و دوورت دێختەوە لە کردەوەی خراپ. دەفەرمێ وقد عاش معي الكتاب طويلا على الرغم من أن حجمه ليس بكبير. ئەو کتابە ماشەڵڵا زۆر لەگەڵم ژیاوە، لەگەرەوەیدا کە حەجمەکەشی ئەوەندە زۆر نییە، با بڵێن ژمارە لاپەڕەکانی ئەوەندە زۆر نییە، بەڵام ولكن المادة مهمة، بەڵام ئەوەی کە لە ناویەتی زۆر زۆر گرنگە، لەبەر هەندێ نووسەر وەختێکی زۆری بەو کتابەیدایە لەگەر کەمی ژمارەی لاپەڕەکانیشی، بەڵام زۆر لەگەری خەریک بووە. اینجا دەڵێ کە دەستم بەو کتابەی کرد، ئەمن لە شاری عێراق لە ڕومادی لە وڵاتی عێراق لە شاری ڕومادی بوو، دواتر دیارە بە هۆی زروفەوە دەڕواتن و لە بۆ دەستا غازی عەنتاب کە لە تورکیا بە فەزلی خوای پەروەردگار کە ئەو کتابە تەواو دەکەوت. دەڵێ ئەو کتابەش هەینێ دەستم پێ کرد فإني شرعت بتأليف الكتاب بعد مقتل ولدي الحارث يرحمه الله. دەڵێ ئەو کتابم ئەو کاتە دەست پێ کرد کاتێککە کوڕەکەم ناوی حارث بوو، ئەو کاتێک کە کوڕەکەم کوژرا إذ خرج من الدنيا ولم
يخلف شيئا دڵێ لە دنیا دەرچوو هیچ شتێکی لە پاشە خۆی بەجێ نەهێشت إلا جهاز حاسوبه الذي اشتراه من خالص ماله إلا کۆمپیوتەرەکەی نەبیتن کە کۆمپیوتەرەکەی بە ماڵی خۆی کڕی بووی یعنی بە پارەی خۆی کڕی بووی فطبعت الكتاب به عسى أن يناله الأجر والثواب كلما قرأ الكتاب القارئ قارئ أو انتفع به منتفع دەڵێ کتابم بە کۆمپیوتەرەکەی کوڕەکەم نووسی کە کوژرا بوو خی گەورە بە شەیدی حسێب بکە نازانین چۆنیەتی کوشتنەکە و حادیسەکە بەڵێ ئینشاءالله خی گەورە بە شەیدی حسێب دەکا دەفەرمێ ئەو کتابە لەسەر ئەوەکەیوی کۆمپیوتەرەکەیوی تەبعم کردیا بۆ ئەوەی کەسێک کە دەیخینتەوە سوودی لێ دەبینی خێرەکە لە بۆی بڕوە سبحان الله بەڕاستی یعنی ئەو دەقە زۆر کاریگەری تێکردم تەماشا باب یعنی نەوعەکە سبحان الله لە بۆ منداڵەکانی کوڕەکەی وەفاتی کردیا یعنی هیچی بەدەست نمایە هاتیە بە کۆمپیوتەرەکەیوی ئەوەی تەبع کردیا بڵاوی کردیتەوە تەماشا یعنی ئەوجا وەفای منداڵیش بەرامبەر باوک یعنی ئەو کتابەی لەبەر خاتری ئەوەی خێرێک بە کوڕەکەی بگا هاتیە تەبعی کردیا بە کۆمپیوتەرەکەی ئەو بەڕاستی یعنی ئینشاءالله خوای پەروەردگار لە کوڕەکەی خۆش بووە و ئەجر و پاداشتی شێخیشی داوەتەوە لەسەر نووسینی ئەو کتێبە قەیمە جا شێخ دەفەرمێ و کتابم بە کۆمەڵک لە هاوڕێیانم پیشاندا لە شێخەکانی برادەر ئەهلی علم پێی پیشاندایە و دووبارە پێداچوونەوەی لە بۆ کرایە و دوعای خێریان بۆ دەکاتن وهذا الكتاب يعلم المسلم الصلاة على هدي النبي صلى الله عليه وسلم أو كتابة مسلماني فير دكاتن كا چۆنیەتی نوێژکردن لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مع بيان مقاصد الأعمال والأذكار في الصلاة لەگەڵ ئەوەی کە فێری دەکات لەسەر ڕێبازی پێغەمبەر بێ عليه الصلاة والسلام پێشی دەرێ مەبەستەکانی کردەوەکان چۆنە لەبەر چ ڕکوع و لەبەر چ سوزدێ و لەبەر چ هەستانەوەیە و مەبەستەکانی زیکرەکانی ژەناو نوێژێ لەبەر چ ئەو زیکرە دەکرێتن لو زیکرەشکە نەکرێ وهذا من رفع ذكر النبي صلى الله عليه وسلم في الدنيا والآخرة أوش لبرز كردنوي ناوي بيغمبري عليه الصلاة والسلام لدنيا ولا قيامت دفرمي إمام الشافعي دفرميت لكتاب الرسالة أخبرنا ابن عيينة عن ابن أبي نجيح عن مجاهد في قوله ورفعنا لك ذكرك فرمي سبارت بو آتيك أخوي قورة فرمي ورفعنا لك ذكرك لا أذكر إلا ذكرت معي فرمي باز ناكرم إلا توجه قلم باز ذكري أي محمد عليه الصلاة والسلام يعني أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله يعني لقل خواي پروردگار كناوي دي ناوي محمد يجدي عليه الصلاة والسلام كخواي قورة ناوي برس كردوا إذا دا فرمي يعني والله أعلم وقسي إمام الشافعية قسيوية كذا فرمي ذكره عند الإيمان بالله لكات ناوي بيغمبر دي عليه الصلاة والسلام لكاتك إيمان بخواي قورة دي نيش شهادة لكاتك شهادة ناوي بيغمبر دي عليه الصلاة والسلام والأذان وهروها لكاتي بانك دهنيش ديسا ناوي بيغمبر خوادي عليه الصلاة والسلام يحتمل ذكره عند تلاوة الكتاب ودلي احتمالش أويه لوانەیە مەبەستی ئەوە بی کە لە کاتی قورئان خوێندن ناوی پێغەمبەریش بێ عليه الصلاة والسلام چونکە لە ڕێی چێوە ئەو قورئانە بەمە گەیشتێ کاتێککە جوبریل هێناویەتی لە ڕێی محەممەد عليه الصلاة والسلام کەواتە ناوی ئەویش بێ وعند العمل بالطاعة و لە کاتێک کار بە تاعەتێک دەکەی هەر تاعەتێک کە ئیشی پێ دەکەی هەر کردەوەی چاک کە دەکەی مەرجی هەیە دەبی ئیخلاص تەبی وهروها دەبی متابعی پێغەمبەریش بکەی عليه الصلاة والسلام کردەوەی چاک ئەگەر بیکەی متابعی پێغەمبەری لەگەر نەبی عليه الصلاة والسلام قبول ناکرێ ها وچی مامە حاجیەکەی لە کاتی سوزدە بردندا سێ سوزدەی برد دوای مامۆستا پێی بگوتی مامە حاجی ئەوە لەو سێ سوزدەت بن گوت مامۆستا ئەدیان گو نارن خێرە سوزدە برن کوڕە گوتی ماخرە ئەوە
ئەو دانرا یعنی تو دوو سوزدە لە ناو نوێژە دوو دەبی کو دەبی سێ ببی ئەوە زیادکردنە لەسەرەوەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام یعنی کردەوەکەی باشە سوزدە بردن باشە نا باشە بەڵام دەکرێت ئەتو لە ناو نوێژە دوو سوزدەی بیکێ سێ سوزدە نەخێر کەواتە ناکرێتن ئەو متابعی پێغەمبەری تێدا نەبی عەلەیهی سەڵات وەسەلام قبول نییە والوقوف عن المعصية ولا كاتي أويك أتراد وسيلة كردوي خراب كدلا أو كردوي دلا كاكا مثلا فلانة كردوي خراب مكة لو والله پیغمبر عليه الصلاة والسلام نهي كردوا كأو بكري يعني خواي پروردگار پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمي خواي جورا نهي كردوا ولا كردني أوشتي هنا پیغمبر جدي عليه الصلاة والسلام لكاتي راوستان لا كردوي خراب ودور كوتنو ولا كردوي خراب كوات الهمو باردوخه كان پیغمبر خواش عليه الصلاة والسلام لقلا فالمصلي من أول صلاته إلى آخرها يستحضر الإخلاص والمتابعة لو أو كابراي كان يجد كاتن ليكم يوجك حتى آخر يوجك دبي آماده بي لويك إخلاصي لبو خواي پروردگار هبي يعني أو نوجي بتنها لبو خواي پروردگار بي ومتابعي پیغمبرش بك عليه الصلاة والسلام يعني پیغمبر كوي كريها صلوا كما رأيتموني أصلي من تون نوجد كم ايوش أو ها نوجي بكان لو دبي متابعي تدابي لبرهندي بتابتي لبابتي إخلاص زانان دا فرمون اگر كابرا كردوا چي كرد أو كردوا لكاتي مثلا بون من القرآن دخيني لكاتي قرآن خويندن اگر نيتي خلقك بو لبر خلقك جوان قرآني دخين دو صوتي خوش كرد أو كاتي دبتر ريا چکە لەبەر خەڵکەکەی وەی کردیا ئیخلاسەکەی تێدا نەهێشتیا وەئەگەر لەبەر مەسەڵەن قورئانی دەخوێندەوە ئەگەر دیتی خەڵک تەمەشای دەکات لەبەر خەڵکەکەی وازی لە قورئان خوێندنەکەی هێنا و نەیخوێن زانان دەفەرموون ئەوە دەبیتە شرک لۆ چکە وازی لە کردەوە چی هێنا لە پێناوی لەبەر خەڵکەچی لەبەر کەسانێک کەواتە ئیخلاس زۆر مهمە هەندێک لە زانایان کە ویستیتیان کردەوە چی بکەن چوویتە ماڵێ دەمەچی پێچووە ئەو جەهاتەوە فەرمیان ئەوە لەبەر چ ئەوەندە تاخیر بووی چووە ماڵە فەرمی نیەتی خۆم خاڵس کردەوە لە بۆ خوای پەروەردگار بە تایبەتی لە زروفەچی ئەوڕۆ نیەت خاڵسکردن لە بۆ خوای پەروەردگار زۆر گرینگە والذي يتابع سنة النبي صلى الله عليه وسلم ينال الخير العظيم هر کەسێک شوێنی سنەتی پێغەمبەریش بکەوی ڕێگا و ڕێبازی پێغەمبەر بکەوی عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی خێرێکی زۆر گەورەی بەدەست دێنیتن کەواتە سوور بە لەسەر بەدەستهێنانی بگەی بە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کردەوەکاندا بەتەنها يعني لسر ريبازي پیغمبر بروي عليه الصلاة والسلام وتأمل ما أعطاه الله لنبيه صلى الله عليه وسلم إذ قال ولو سوف يعطيك ربك فترضى أتبزرى بمينه لويك خواي پروردگار دايت پیغمبري عليه الصلاة والسلام ده فرميت ولسوف يعطيك ربك فترضى لمود أي محمد عليه الصلاة والسلام خواي پروردگار شتانك بيد بخشي فترضى أتو رازي دكاتن بهمو جورك رازي دكاتن خواي پروردگار چی ببخشي پیغمبراتي نبوة رسالة يعني كرديا نامه بر نامي لبونار شمائل الحسنة يعني خوروشتي جوان سمعة طيبة ناو بانجيشي باق ذكر جميل بباشي باسي دكرا بجواني باسي دكريتن أصحاب الأفاضل حتى نكبة خوشي هاولا كانيشي هاولي كسيباش وتاك تكا وكو ابن مسعود ده فرمي خواي پروردگار تماشای دڵی خەڵکانی کرد باشترین دڵەکە کە محەممەد عليه الصلاة والسلام هەڵی بژار لەناو وان باشترین دڵەکان کە هەڵی بژار کردیە هاوڵی محەممەد عليه الصلاة والسلام والعلم النافع وأو علميك ببيغمبري دا عليه الصلاة والسلام والعمل الصالح أو كردو تاكانيك بيغمبر ديكر عليه الصلاة والسلام والمجد قوري شكوي الدولة أخواي پروردگار أو دولة أو
وڵاتەی پێبەخشی و ئەو دەوڵەتەی پێبەخشی ئەو مەکانەتەی پێبەخشی و شەفاعەت العوزمە شەفاعەتکردنی شەفاعەتی گەورە شەفاعەت الخاصە شەفاعەتی عوزما لە قیامەتێ کە لە بۆ هەموو خەڵکی دەکات شەفاعەتی خاص ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە بۆ خەڵکانە کە دەیکاتن و هەروەها کەوسەری پێبەخشی ئایا کەوسەر چییە؟ حەوزی کەوسەر یا شتیت کەش بێزگالەوە یعنی عولەما قسەیان لەسەر ئەو بابەتە کردووە کە لێرە دەکرێت بە حەوزی کەوسەر لێک بدەینەوە ئەگەر چی بۆ خۆشی بە مطلقی هێناویەتی یعنی گشتگیرترە وەسیلە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی وەسیلە شوێنێکە لە بۆ یەک کەس یعنی لەسەر زەوی چەندی ئینسان هەیە لە ئادەم هەتاوەکو خاتەم و کۆتایی ئەو وەسیلەیە جێ یەک نەفەریە بەس ئەو نەفەرە دەچێت سبحان الله خوای پەروەردگاریش بەخشیەتی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و فەرموویشی هەر کەسێک دوعای وەسیلەم لۆ بکە کە خوای گەورە پێم بدا ئیلا شەفاعەتی من دەیگریتەوە لۆیە لە پاش نوێژەکان سەڵاوات لێ دەدرێ ودعاء ذكري دعاء وسيلة اللهم رب هذه الدعوة التامة هتا كوتاي دعاء كذكري لبو بيغمبر عليه الصلاة والسلام بنيازي أو إن شاء الله شفاعتي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام بما قريتوا ويعطيه ما لا يخطر على البال وهندي بيبخشي وأخواي پروردگار كا بخاليت كسكدانات سبحان الله هند زوري بيبخشي ولا يعلمه أحد ولا يحيط به العقل بەڵکو هیچ کەس نازانی کە ئەو بەخشینەی خوای گەورە چەند زۆرە بە پێغەمبەری دایە عەلەیهی سەڵات وسەلام و عەقڵ ناتوانی دەوری بداتن فالمسلم يسعى إلى أن يكون على سنة النبي صلى الله عليه وسلم حتى يسعد في الدنيا والآخرة كواتا إنساني مسلمان دبي هول بداتن لسر بازي بيغمبر بروا عليه الصلاة والسلام لسر بازي أيو دروا هتاوكو خوش بخت بلا دنيا لكوتاي ولما يقف المسلم في اليوم 5 أوقات يصلي على هدي النبي نبوتي حركاتك مسلمان إنسان مسلمان روجانا بينس كاد راد وستيو نوجدكا أو نوجيكا لسر ربازي بيغمبرة عليه الصلاة والسلام والصلاة تصلح حال القلب وتجعله متعلقا بالله نوێژ دڵی ئەو کابرایە چاک دەکا پاچی دەکاتن و وای لێ دەکا پەیوەستی بکە بە خوای پەروەردگار علاقەیەکە لە بەینی خۆی و خوای پەروەردگار فالصلاة تصلح حال القلب نوێژ حاڵی ئەو ئینسانە حاڵی دڵ چاک دەکا وەکو ابن تەیمیە رحمة خوای لێ بێ دەفەرمێ القلب إنما خلق لأجل حب الله دەفەرمێ دڵ بۆ ئەوە دروست کراوە خوای پەروەردگار دروستی کردووە بۆ لە پێناو خۆشویستنی خوای پەروەردگار یعنی ئەو دڵە ئیشی چییە لەبەر چ دروست کراوە بۆ خۆشویستنی خوای پەروەردگار یعنی دڵی پڕ بێ لە خۆشویستنی خوای پەروەردگار دڵی پڕ بێ لە ملکەتی لە بۆ خوای پەروەردگار فالصلاة تصلح حال القلب وتجعله على ما يحب الله حينما يؤدي المؤمن الصلاة على هدي النبي صلى الله عليه وسلم يعني أصلي كاري دلكا بو خۆشویستنی خوایە ئەو نوێژەش وەد لێ دەکات دڵەکەت پاک و چاک بیتن هەتاوەکو ئەتوو ئەو کردەوەیەت ئەو نوێژەی کە دەیکەی والي إنساني إيمان دار بك لسر بازي بيغمبر بي عليه الصلاة والسلام دڵا کەی پاک بیتن و پڕی بی لە خۆشویستنی خوای گەورە یعنی سبحان الله نوێژ دەتگەینیتە ئەو ئەنجامەی کە دڵ لە بۆی دروست کراوە کە خوای گەورە دەیەوێت ئەگەر لەسەر ڕێبازی پێغەمبەر بی عليه الصلاة والسلام والصلاة تعود المرء الاستعانة بالله لە نوێژ وا لە مسلمان دەکاتن وا لەو کەسە دەکاتن کە خودوو بەو شتە بگریتن دایمەن پەنا بە خوای پەروەردگار بگریتن ومن استعان بالله استغنى به وافتقر إليه الناس هەر کەسێکیش پشت بە خوای پەروەردگار ببەستی بەڕاستی خوای گەورە بەسیەتی
هەموو خەڵکی پێویستی بەوە. وفيها التوكل على الله لناو نوێژدا تەوەکل کردن لەسەر خوای پەروەردگار هەیە، یعنی تەواوی ئەتوو پشت بە خوای پەروەردگار دەبەستی. وهذان الأمران و ئەو دوو کارەش ئیستیعانە پشت بەستن بە خوای پەروەردگار و تەوەکل لەسەر خوای پەروەردگار يتكرران في كل ركعة هەموو ڕکعاتێک دووبارە دەبیتەوە. چۆن ئەوە بەو بە دیار دەکەوی کە ماناکانی نوێژێ بزانی چۆن پشت بەستن بە خوای پەروەردگار تەوەکل لەسەر خوای گەورە ئیستیعانە دووبارە دەبیتەوە هەموو ڕکعاتێک لێ بە دڵنیاییەوە ئەگەر بێ و ماناکانی کردەوەکانی ناو نوێژ بزانی بۆ ڕوون دەبێتەوە. وربنا قال ودع أذاهم وتوكل على الله. فانشغال الذهن فاعلا أو مفعولا في حقل الأذى شاغل وجالب ما فيه الضرر. كواتب راستي أقر أو كابرا ذهن بيرو هوش خوي مشغول بكاتن دور دكويتوا لويك زرر زيان هي. والصلاة من المعروف بيقمان نوێژ لە کردەوە چاکەکانە والمعروف لا تمسه النار و هەر کەسێکیش لە کردەوە چاکەکان بکە و لە کەسە باشەکان بی بە دڵنیاییەوە ئاگر نایگرێتەوە. زوهری دەفەرمێ استكثروا من شيء لا تمسه النار. زۆر ئەو کردەوەیە بکەن کە بەهۆی ئەو کردەوەیە ئاگر ناتانگرێتەوە. قيل وما هو گوتیان ئەو کردەوەیە چییە؟ فەرمووی المعروف کردەوەی چاکە باشەیە لە باشان بن. والعبد في صلاته يمهد لنفسه الخير چونکە کاتێک کە بەندە لە ناو نوێژە وا دەکاتن لە بۆ خۆی چاکە و خێر بینیتن. لەبەر هەندێک ئیبن ڕەجەب لە تەفسیری ئەو ئاەتەی کە خوای پەروەردگار دەفەرمێ ومن عمل صالحا فلنفسه ومن عمل صالحا فلأنفسهم يمهدون. دفرمي يعني أن العمل الصالح يكون مهادا لصاحبه في القبر حين لا يكون للعبد من متاع الدنيا فراش ولا وساد ولا مهاد بل كل عامل يفترش عمله ويتوسده من خير أو شر. کەواتە دەفەرمێ ئەو کردەوە چاکەی کە ئینسان دەیکاتن بۆی دەبێتە ڕایەخێک و بۆی دەبێتە لاکێک لە ناو نوێژەکەیدا لە ناو قەبرەکەیدا. کابرای کە کردەوەی چاک دەکاتن لە دنیادا کە کوو کابرا لە دنیاە چێژەوە وەردەگریتن کە لەسەر ڕایەخەیەکە بە دڵنیاییەوە لە کاتێکە دەخرێتە ناو گۆڕیش کردەوەکانی بۆ ڕادەخرێتن. یعنی ئیسیفادە لە کردەوەکانی دەکاتن. ئەگەر کردەوەی خێر بوو و ئەگەر کردەوەشی شەڕ بوو بە هەمان شێو کردەوە شەڕ و خراپەکانیشی دێنە ڕووی. لەبەر هەندێ یعنی لە ناو قەبریش کۆمەڵە کردەوەیەکی چاکەیە دێن دڵنەوایی دەکەن ناهێڵن ئەو ئینسانە تووشی دڵتەنجی و خەم بیتن و بە هەمان شێوە ئەگەر کردەوەی خراپبی ئەو کات بەڕاستی حاڵی ئەو کەسە زۆر پەرێشان دەبی لە ناو گۆڕدا. والصلاة تهب للعبد الإحسان. نوێژ وەکو بڵێ چاکە پێشکەشی ئینسانەکە دەکە و ئامادەی دەکە بۆ ئینسانەکە و وا دەکا لە ناو چاکەدا بیتن ئیحسان. إذ فيها مناجاة الملك الديان. چونکە نوێژ ئەوەی تێدایە کە ئەتوو گفتوگۆ و مناجات لەگەڵ ئەڵڵا جەلە جەلالو دەکەی. یعنی خۆشترین مووقیفە. یعنی ئەگەر کابراەک بڵێن کاکە ئەتوو مەوعیدت هەیە لەگەر فلانە مەسوول و فلانە سەرکردا لەوەیە کابرا نەزانی چ جۆرە جلێکی جوان لەبەر بکاتن، لەوەیە نەزانی چ جۆرە بۆنێکی خۆش لە خۆی بدا، لەوانەیە سەعاتێک پێش مەوعیدەکەی بچی لەوێن دەر ئامادە بی نەکو تاخیر بیتن.
کەچی خوای پەروەردگار بانگێشتی ئەو بەندەیەی دەکاتن کە بێ قسەی لەگەڵ بکە ئەگەر بێت و جیهان بچووک بکەیەوە تەمەشا دەکەی زەوی بە خۆی نقطەیەکە لە چاو ئاسمانەکان چ جای ئەوەی کە ئینسانەکە دەبیت چەمبی هەر زۆر زۆر بچووکە بەڵام خوای پەروەردگار ئەو شەڕەفەی بە ئینسانی ئیماندار داوە کە ڕۆژانە 5 جاران بێتە خزمەتی قسەی لەگەڵ بکاتن جا خوای گەورە دەفەرمێ ئین ڕەحمەت الله قریب من المحسنین بەڕاستی ڕەحمەتی پەروەردگار نزیکە لە کەسی چاکەکار و ابن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێ فمن تقرب بالإحسان تقرب الله إليه برحمته وهر کەسێ لە چاکە نێزیک بیتەوە و خەریکی چاکە بێ ئیلا خوای پەروەردگار بە ڕەحمەتەکەی لێی نێزیک دەبیتەوە و ڕەحمەتی خوای پەروەردگار ئەو کەسە دەگرێتەوە و الله جل جلاله يحب المحسنين کەسی چاکەکاری خۆش دەوێ ويبغض من ليس من المحسنين و ئەو کەسانەشی لە چاکەکارن خوای پەروەردگار دایان بغزێنێ و ڕقی لێیانە چونکە ئەوانە چاکە ناکەن و چاکەکار نینە ومن أحبه الله هەر کەسێ خوای پەروەردگار خۆشی بووێ ئیلا خوای گەورە ڕەحمی پێدەکاتن وإلا ڕەحمەتی خوای پەروەردگار لەو کەسە نێزیکە و هەر کەسێکیش خوای پەروەردگار ڕقی لێبیتەوە فڕەحمەته ئەبعد شەیء منه ئەوە ڕەحمەتی خوای پەروەردگار زۆر زۆر دوورە لەو کەسە یا ڕەبی خوای لەو کەسانەما هەژمار بکەی کە ئەتۆ ئێمەت خۆش دەوێتن بۆیە کاتێکە ئەو عەبدەی کە شەو هەستا بۆ و دوعای دەکرد دەیگۆ خوایە لەبەر خاتری ئەو خۆشویستنێ ئەتوو لە بۆ منت هەیە یا ڕەبی خوایە ئەو ئیشەم لە بۆ جێبەجێ بکەی ئۆم لە بۆ بکەی کاتێککە گەورەکەی جێ لێ دەبی دڵێ ئەو دوعایە غەڵەتە مەڵێ لەبەر خاتی ئەو خۆشویستنێ ئەتوو لە بۆ منت هەیە برێ خوایە لەبەر خاتی ئەو خۆشویستنەی ئەمن لە بۆ توم هەیە چکە تو سوانی خوای گەورە تو خۆش دەوێیان نا ئەو زۆر جوان جوابی داوە گوتی ئەگەر خوای گەورە ئەمنی خۆش نەوێتن بەو شەوە وا ناکە ئەمن هەر بستمەوە هیدایەتم نادا بۆم ئاسان ناکە بەو شەوە هەڵبستمەوە بچم دەستنوێژ بشۆم و بێم لە خزمەتی ئەو خەریکی نوێژکردن و دوعاکردن بم بەڕاستی خوای گەورە ئەمنی خۆش دەوێت لەبەر هەندێ هیدایەتی دام و بۆی ئاسان کردومەوە کە ئەو کارە دەکەم کەواتە هەموو کەسێک شایستەی ئەوەی نییە نوێژەکان بکە هەموو کەسێک شایستەی ئەوەی نییە سنەتەکان بکە و هەموو کەسێکی شایستەی ئەوەی نییە شەو نوێژەکان بکاتن اینجا بەڕاستی الصلاة شأنها عظيم وفائدتها جليل بەڕاستی نوێژکردن زۆر گەورەیە و سوودی زۆر زۆری هەیە هیچ کەسێکیش ناگەشتە ئەو بەروبوومە زۆر و گەورەیە ئیلا بەوەی نەبی ئیخلاسی هەبی و ئارام بگری و تێبکۆشیتن و شوێنی ڕێبازی پێغەمبەر بکەوی عەلەیهی سەڵات وسەلام لە بەرهەندی قەرافی دەفەرمێ شأن كل عظيم القدر ألا يحصل بالطريق السهل دەفەرمێ هەموو کردەوەیەکی گەورە و گران هەموو پلە و پۆستێکی گەورە و گران ناتوانی بە ڕێگای ئاسان بیگێ ئیلا دەبی شەو نخۆنی لە بۆ بکەی لەبەر هەندی ئیمام شافعی لە یەکێک لە شعرەکانی باسی ئەوە دەکاتن من طلب العلا سهر الليالي پێم وابێ دەفەرمێ هەر کەسێک کە دەیەوێ بگەشتە پلە و پۆستێکی گەورە و بەرز جا لە دنیا بێ یا لە قیامەت و کۆتای ئیلا دەبی شەو نخۆنی لە بۆ بکاتن تاوەکو دەگەشتە ئەو پلە و پۆستە بۆیە ماندبوونی دەوێتن نوێژکردنیش بۆیە سەلاف يحسنون الظن بمن كان حسن الصلاة ئەوە نیەت چاچیان ظەنی چاچیان بەو کەسە بردووە کە نوێژەکانی باش بووە ئەو کەسانەی کە نوێژیان باش بووە زۆر گومانیان پێ باش بووە چکە پێیان وایە ئەوە نوێژ باشی ئەوەیە کە ئەو ئینسانە بیگەێنیتە خوای پەروەردگار و پلە و پۆستێکی بەرز وەکو ئەوەی کە لە بۆ عومەری کوڕ عەبدولعەزیز لەو کاتێک کە کەسێک هەڵدەبژێرێ کە دەیکاتە قائیدی شوڕتەکان چێ هەڵدەبژێرێ ئەو کەسەیە کە کردەوەی یان نوێژەکەی لە هەمویان جوان و ڕێک و پێکتر و هەروەها یەحیای کوڕی ئەبی کەثیر دەفەرمێ دوو خەسڵەت هەیە ئەگەر ئەو دوو خەسڵەتە دیت لە هەر کەسێک
بزانە ئەو کەسە خێری تێدا هەیە چێە دەڵێ ئیذا کانە حابسا لسانه ئەو کەسەی کە زمانی خۆی گرتیە قسەی خراپ ناکە و ئەو کەسەشی يحافظ على صلاته و ئەو کەسەشی پارێزگاری لە نوێژەکانی بکە دڵنیا بە ئەوەی ئەو دوو صفەتەی تێدابی کەسێکی زۆر باش و چاکە. و هەروەها یحیای کوڕی معین دەفەرمێتن لەبارەی قەولی ئەخطال دەفەرمی إذا افتقرت إلى الذخائر لم تجد ذخرا يكون كصالح الأعمال ئەگەر ئەتوو فەقیری کۆکردنەوە زەخیرە بی بەڕاستی ناگەیە ئەو زەخیرە و بەدەستی ناینی ئیلا بەکردەوە چاکەکان نەبی کە بەو کردەوە چاکانە بتوانی بەدەستی بینی. لەبەر هەندێ ئەبو العالیەش دەفەرمی إني لأرجو ألا يهلك عبد بين اثنتين من ڕجاو تکام وایە کە هەر بەندێک ئەو دوو شتەی کرد هەرگیز و هەرگیز ئەو بەندەیە بە هیلاک نەچیتن و تووشی ناخۆشی نەبی. نعمة يحمد الله عليها نعمتێکی کە توش دەبی سوپاس و حەمدی خوای گەورەی لەسەر دەکا وذنب يستغفر من و هەروەها تاوانێکیش داوای لێ خۆشبوون لە خوای پەروەردگار دەکاتن کە خوای گەورە لەو تاوانە بیبووری. ومێدم وایە ئەو کەسە هیچ هەرگیز و هەرگیز تووشی هیلاکەت نەبیتن. وهذا الكتاب ألفته نصيحة للأمة أو كتابم كنوسيوة بو آموشگارية كبو خلقان لبرهندي إمام الشافعي كدلتا كتابيكي تفرمي الموعظة للعوام كاتك ديارة خريجي نوسيني كتابك بوا دفرمي أو كتابا آموشگاری بی لبو خلچی بگشتی والنصيحة للإخوان ونصيحة آموشگاریج بی لبو برایانم والتذكير للخواص وببرهنان بی لبو كس تايبتكان منهم فرض افترضه الله على عقلاء المؤمنين اوانيك بيويستن كخواي گەورە پێویستی کردووە لەسەر هەموو مسلمانێکی ئیمانداری ئیماندار عاقڵەکان کەواتە ئەو کتابە بەبیرهێنانەوەیە کە لە بۆ ئینسانی ئیماندار و ئینسانە عاقڵەکانش ئیستیفادەی لێ دەکەن ئیستیفادەیەکی زۆر چاک. وابن أبي جمرة دەفەرمێ وددت لو أنه كان من الفقهاء من ليس له شغل إلا أن يعلم الناس مقاصدهم في أعمالهم ويقعد للدرس في أعمال النيات ليس إلا دەفەرمێ حەزم دەکرد ئەمنیش یەکێک بم لەو زانایانە و لەو فەقیهانەی کە هیچ ئیشم نەبانێ بەس دانیشتینە خەڵکی فێرە مەبەستەکانی کردەوە دەکەن فێری دەکە لەبەر چ بە ڕۆژی دەبی لەبەر چ نوێژی دەکەی لەبەر چ حەجی دەکەی دەفەرمێ ئەمنیش ئەوها دانیش بامێ و کە فێری نیەتی کردەوەکانم پێکردبانێ کە لەبەر چ ئەو کردەوانە دەکەوە نیەتەکانیان فإن معروف مقاصد الصلاة معرفة مقاصد الصلاة ومعانيها مهم جدا بهمان شێوە زانینی مەبەستەکان و مانایەکانی نوێژە زۆر زۆر گرنگە کە پێویستە لەسەر ئینسانی مسلمان زۆر گرنگی پێ بدە. قیلە لأحدهم بە کەسێک گوترا مەل حەیات و ژیان چییە یعنی ئەتو ژیانی لە چ دەبینیەوە پێ دوایە ئەو ژیانەی کە تێدای چییە فەرمووی ئەن تەذوقە لەذەتە الصەڵات ئەوەیە کە تام و چێژی نوێژەکە بکەیت سبحان الله تام و چێژی نوێژ گەلە خۆشە ئەو کەسێک کە تامی بکاتن لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەیفەرموو نوێژەکان قڕەت عەینی یعنی ڕووناچی چاو من ئەگەر ئینسان بەو مانایانە لەو مانایانە تێگەشت وەخوای پەروەردگار لە سوورەت هود فەرمانی کردووە بە ئیستیقامە فاستقم كما أمرت و فەرمانیشی کردووە فالأمر بإقامة الصلاة جاء بعد الأمر بالاستقامة فرمان كردن بنوێژێ کە لە سوورەتی هود لە ئاەتی 112 تاوەکو 115 کە باز لەو بابەتانە دەکا
فاستقيم كباسي استقامة دكا لباشان خواي قورة فرمي وأقيموا الصلاة كواتا إقامة الصلاة لباش استقامة هنا يكم تر استقامة باس كرديا باشان أقيموا الصلاة دفرمي كأوها هاتيا والنهي عن الركون إلى الظلمة وهروها نهيشي كرديا ريقري كرديا كفرميتو ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ميلتان لبو أو كسانا نبي كظلم مستمدة كان آقردتان قريتوا يفرمي ذلك أن الصلاة توصل العبد بمولاه وتذكر بآخرته وتجمع مشاعر الحب والخوف والرجاء والهيبة فمن أتى بها كما ينبغي عرف ربه كواتا فرمي هركسا كنويجكي كرت ودك خواي قورة بناسيتن خوشي بويتن يعني لبيني أويا كأتو لنا نويجكت بردوان بي ويعني استقامتها بي وهروها نويج بردوامي وميل نديا بالكسي ظالمان كيني أو ضلت باك دبيتوا أو رونك ديا لاي ظالمانو ميل نديا ظالمان لتسكاتشي أو كاتيك أتو نويجكت بجواني وريكو بيتشي كرت كما ينبغي عرف ربه وكو تسون بيوستكا خواي پروردگار بناسي ها كردي براستي ومن عرف ربه خاف هركسك خواي قورج بناسي ليدة ترسي ومن خافه هركسك شيشكا لخواي قورة ترسي إلا كردو تساكا كان دكو دور دكويت يعني فرمانا كان زيبت زيدكو دور دكويتو لا خرابة كانوا لا ظلموا استموا تأييد يانا كاتن لقل يانا بي دڵێ ئەو کتابەش تەرجمە کرا لە بۆ چەند زمانێکی تریش و دیارە خەریکن لە بۆ تەرجمەکردنی چەند زمانێکی تریش وهي تعليم الصلاة مع الصور لەگەر ئەوەشدا کە فێرکردنی نوێژ با وێنە وكذلك الوضوء المصور وهروها أوش أو كتابش كدزنيجي ويندار دیارە ئەوانە شەر بەتەمایە وقد اعتمدت في هذا العمل على ثابت عن النبي صلى الله عليه وسلم لو كتابي پشتم بستوا بو كردواني كزيجير بولا پیغمبري عليه الصلاة والسلام يعني بالصحيحي هاتيا يعني پشتم بو حديثة ضعيف وموضوع أوانا نينا بين ما نا أوانا بثابتي لبيغمبري هاتي عليه الصلاة والسلام أوانا بتأكيد لي كرديتو أوانا لكتابك يخون باس كردوا ليكون الكتاب على هدي النبوة امتثالا لقوله صلى الله عليه وسلم صلوا كما رأيتموني أصلي أو كتاب بو أوي لسر بازي بيغمبر عليه الصلاة والسلام وكو وكا رسول الله عليه الصلاة والسلام فرمي نويج بكن وقتون من نويج دكم تون من دبين النويج دكم أو ها نويج كان تام بكن لبرهان دي بشتن بستيوا بو سرتاواني كا أهلي علم بشتيان بي بستيوا سرتاوي راستو درستن وبعد ولباشا فهذا كتاب شرح معاني الصلاة أو كتابي أويكا معنى كاني نوجي ليك داتوا ك بيشكشي دكام لبو أو أمتي تكام ويا ك پروردگار بكاتا پاداشتك لبو من و سودك بگينين و پاشانیش تکایوایە کە ببیتە مای خێر لە بۆ منداڵەکانی و لە بۆ ئەو منداڵەشی وهذا سپاسی دیسان زانان وهذا وبالله التوفيق وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين دكتور ماهر ياسين الفحل غازي عن تاب دیارەوە سەرەتاکەی لە ئەوەی دەستی پێکرد لە ڕوومادی لە عێراق بەهۆی زروفەکان و کەمی و زیادی کتابەکەی دیارە هەتاوەکو چۆتە تورکیاش خەریکی زیاد و کەمی بووە و پاشان تەبعی کردی ئەو کتابە و دواتر دێتە سەر ناوەڕۆکەکەی ما معنى الصلاة معنای نوێژ اینجا دێ سەبر دەست بە کتابەکەی دەکا إن شاء الله إما سبر لقري دبين خواي پروردگار إخلاص ما بي ببخشي بكاتماي أويكا بباشي لمانا كاني نواجه تبقي
صلى الله على نبينا محمد. السلام عليكم ورحمة الله وبركاته.